سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە 15 زنجیرە دەکەین کە دەتوانن لە مانگی ڕەمەزان سەیری بکەن و چێژی لێبینن. بێگومان هیچ یەک لەم زنجیرانە دیمەنی نەشاویان تێدا نیە، بۆیە دەتوانن لەگەڵ خانەوادەکانتان سەیری بکەن. زنجیرە یەکەم بریتە لە هیچ دارک ماتیریالز. ئەم زنجیرەیەکی خەیاڵیە، باس لە کچێک دەکات بە ناوی لایرا کە گەشت دەکات بۆ چەند جیهانێک بۆ دۆزینەوەی چەند نهێنیەک و لە هەمان کاتدا بەرگریکردن لەو دوژمنانەی کە هەوڵی تێکدانی ئەو جیهانانە دەدەن. زنجیرەی دووەم بریتە لە شێردۆک. ئەم زنجیرەی لە کتێبێک وەرگیراوە لەژێر هەمان ناو کە زنجیرەیەکی زۆر بەناوبانگە، باس لە پشکنین و لێکۆڵینەوەکانی شێرلۆک هۆلمز دەکات، هەروەها سەرکەشیەکانی ئەو کەسە پێشان دەدات لە کاتی لێکۆڵینەوەکانی و پیشان دەدات کە چەندە زیرەکانە لێکۆڵینەوە ئەنجام دەدات و دەگات بە دەرەنجامەکان. زنجیرەی سێم بریتە لە زنجیرەی ماندلۆریان. ئەم زنجیرەیە لە جیهانی ستار وۆرزە، بەڵام ئەگەر هاندەری ستار وۆرزیش نەبی پێم وایە ئەو زنجیرەیەت بەدڵ دەبێت، لەبەرەوەی هەم کارکتەرەکانی ئەم زنجیرەیە زۆر دڵگیرن، هەمیش ڕووداوەکانی زۆر سەرنجڕاکێشن و زۆر بە حەماسەت و جۆش و خرۆشن. باس لە گەشتەکانی یەکێک لە سەربازەکانی ماندلۆریان دەکات بە جیهانی ستار وۆرز و گەیشتن بەو ئامانجەی کە پێی درراوە. چوارەم زنجیرەی چێرنۆبڵ. ئەم زنجیرەیە لە ڕووداوێکی ڕاستەقینەوە وەرگیراوە و لە هەمان کاتدا ڕێتینگی ئەم زنجیرەیە لە سەوری هەموو زنجیرەکانەوەیە. باس لە ڕووداوێک دەکات کە لە ساڵی 1980کان لە وڵاتی رووسیا ڕوویداوە، کاتێک یەکێک لە کانەکانی چەکی نەوەوی دەتەقێتەوە، بۆیە شەناوچەی چێرنۆبڵ تەواو پێکاریگەر دەبێت و ئەم ڕووداوە بە ڕووداوی چێرنۆبڵ ناو دەبرێت. باس لە چۆنیەتی ڕوودانی ئەم ڕووداوە و هۆکارەکانی و کۆنتڕۆڵکردنی دەکات. زنجیرەی پێنجەم بریتە لە باند ئۆف براذەرز. ئەمەش بە هەمان شێوە ڕووداوێکی ڕاستەقینەیە و باس لە جەنگی جیهانی دەکات، کاتێک کۆمەڵەیەک لە سەربازە ئەمریکیەکان دەچن لە ناوچەیەکی بەریتانیا دەنیشنەوە، تاکو و کۆتایی جەنگ باس لە سەرکەشیەکانی ئەو کەسانە دەکات و باس لەو ڕووداوان دەکات کە ئەو کۆمەڵەیە لە کاتی جەنگ ڕوبەڕووی دەبنەوە. ئەمەش بە هەمان شێوەیەکێکە لە باشترین زنجیرەکانی مێژوو ڕیتینگێکی زۆر بەرزی هەیە. پێشتر ڤیدیۆیەکم لەبارەی ئەم زنجیرەیە کردووە و دەخاڵم باس کردووە کەوا دەکەن ئەم زنجیرەیە شایانی بینیم بێت، دەتوان لەم لینکەی خوارەوە بچن سەیری بکەن. زنجیرەی شەشەم بریتە لە ماذەر یاخود دایک. ئەم زنجیرەیە ڤێرژنی یابانیشی هەیە و لە بنەرەتدا ڤێرژنە یابانیەکە پێشتر دەرهاتووە، بەڵام من خۆم ڤێرژنە کۆریەکەم زیاتر بەدڵە. باس لە مامۆستایەک دەکات کە دەبینێت یەکێک لە قوتابیەکانی زۆر ئازار دەدرێت، بۆیە هەوڵ دەدات کە ئەو قوتابیە ڕزگار بکات، هەر بۆیەشە دەیڕفێنێت، هەر لەبەر ئەمەش تووشی چەندان گرفت و کێشە دەبێتەوە. ئەم زنجیرەش بە هەمان شێوە پێشتر ڤیدیۆیەکم لەبارەی کردووە و باسم لە دەخاڵ کردووە کەوا دەکەن شایانی سیرکردن بێت، لینکەکەشم لە خوارەوە داناوە. زنجیرەی هەفتەم بریتە لە دیفێندینگ جەیکەب یاخود بەرگریکردن لە جەیکەب. ئەم زنجیرەیە باس لە کوڕێک دەکات کە تاوانبار دەکرێت بە ئەنجامدانی تاوانێک، لە کاتێکدا باوکی خۆی لێکۆڵەری ئەو تاوانەیە. باس لەوە دەکات کە ئەمە چۆن دەبێت بە گرفتێک بۆ خانەوادەکەیان لە کاتێکدا کە گومانی ئەوە هەیە کوڕەکەیان تاوانبارەکە بێت. ئەم زنجیرەیەکی هەم هەست بزوێنە هەم نهێنی ئامێزە کە پێم وایە زۆر چێژی لێ دەبینن. زنجیرەی هەشتەم بریتە لە داونتن ئابی. ئەم زنجیرەیە باس لە خانەوادەیەکی شاهانە دەکات کە لە بەریتانیا دەژین و باس لە سەرکێشی ڕۆژانەی ئەو کەسانە دەکات کە ئەو خانەوادەی شاهانە تووشی دەبن و ڕوبەڕووی دەبنەوە. لە هەمان کاتدا باس لە خزمەتکارەکان و مامەڵەی ئەو کەسان دەکات لەگەڵ خەڵکی ئاسایی. ئەم زنجیرەیە هەرچەندە تۆنێکی تا ئاستێک ساردی هەیە، بەڵام بۆ ئەوانەی حەز بە زنجیرەی درامایی دەکەن پێم وایە زنجیرەیەکی زۆر چێژبەخشە. زنجیرەی نۆیەم بریتە لە زنجیرەی لوپین. ئەم زنجیرەیەکی کورتە و بەم دوایان لە نێتفلیکس پەخشکرا. زنجیرەیەکی فەڕەنسیە باس لە کەسێکی زۆر زیرەک دەکات لە دزیکردن کە هەوڵ دەدات لە ڕێی دزیەکانیەوە بێتاوانی باوکی خۆی بسەلمێنێت کە چەند ساڵێک پێشتر کوژراوە. ئەم زنجیرەیەش بۆ ئاشقانی لا کاسا دێ پاپێر زۆر گونجاوە، پێم وایە حەزی پێ دەکەن. زنجیرەی دەیەم بریتە لە زنجیرەی عەرەبی نێتفلیکس پارانۆرمال. ئەم زنجیرەیە زنجیرەیەکی خەیاڵی و هەست بزوێنێت تا ئاستێکی ترسێنەرە، باس لە کەسایەتی ڕەفعەت دەکات کە چەند کێشەیەکی دەرونی هەیە، باس لە مامەڵەی ئەو کەسە دەکات لەگەڵ ئەو کێشە دەرونیانە و چۆنێتی زاڵبوون بەسەریان. زنجیرەی دەیەم بریتە لە کورتە زنجیرەی And Then There Were None یاخود دواتر کەس نەمایەوە. ئەم زنجیرەیە لە کتێبێکی ئەگاثا کریستی وەرگیراوە کە لەژێر هەمان ناوە. زنجیرەیەکی گوماناویە، باس لە بانگێشکردنی چەند کەسێک دەکات بۆ دوورگەیەک، دوای ئەوەی دەگەن بەم دوورگەیە یەکە بە یەکەی ئەو کەسایەتیان دەمرن، بۆیە ئەوانەی دەمێننەوە هەوڵ دەدەن کە بکوژەکە بدۆزنەوە، بەڵام کۆتاییەکی زۆر سەیر و چاوەڕوان نەکراو دەبینن. زنجیرەی یازدەم بریتە لە زنجیرەی ئەنەمی ئەتاک ئۆن تایتن. ئەم زنجیرەیە بەم دوایان ناوبانگێکی زۆری دەرکرد و ڕێتینگێکی زۆر بەرزی بەدەستهێنا و بوو بە یەکێک لە دڵخوازترین زنجیرەکانی زۆرێک لە خەڵکی لەوانەش خۆم. ڕووداوەکانی ئەم زنجیرەیە باس لە هێرشی چەند زەبەلاحێک دەکەن بۆ شارۆچکەیەک و لە هەمان کاتدا بەرگریکردنی خەڵکی ئەو شارە لە بەرامبەر ئەو زەبەلاحانە. ئەم زنجیرەیە بەم دوایانە بە جێگرەوەی زنجیرەی گیم ئۆف فرۆنس ناسرا.
لەبەر ئەوەی هەمان تۆن و هەمان چێژی گێم ئۆف فرۆنسی بە بینەران و هاندەران دەدا. زنجیرەی سێزدەم بریتە لە زنجیرەی دۆکیومنتاری ئاسیان کۆریدۆر تو هێڤن. ئەم زنجیرەیە باس لە چەند گەشتێکی تایبەت دەکات لە ناوچەکانی ڕۆژاوای ئاسیا، بەتایبەتیش ناوچەکانی چین و یابان. هەر ئەڵقەیەک باس لە گەشت و سەرکەشیەکانی کۆمەڵەیەک دەکات، لەوانە گەشتی لێکردنەوەی چاو فرۆشتنی چا، گەشتی دروستکردنی خوێ و فرۆشتنی و چەندان بابەتی تری سەرنجڕاکێش. زنجیرەی چواردەم بریتە لە زنجیرەی فارسی نورخێ. ئەم زنجیرەیە باس لە ناوچەی کوردی ئێران دەکات، کاتێک کە سایتێک بە ناوی نوردین چەند پارەیەک لە خەڵکی گوندەکە وەردەگرێت بە ناوی ئەوەی بازرگانی پێدەکات، هەر بۆیش ئەو پارەیە بە کەسێکتر دەدات تا بازرگانیەکە تەواو بکات، بەڵام لە کاتی مردنی ئەو کەسە تووشی کێشە دەبێتەوە لەگەڵ قەرزارەکان لەبەر ئەوان داوای پارەی خۆیان دەکەن. زنجیرەکە زنجیرەیەکی زۆر کۆمیدیە، لە هەمان کاتدا زۆر پڕمانایە و هەست و چێژێکی خۆش و تایبەتی هەیە، بە تایبەت لەبەر ئەوەی باس لە کوردەکان دەکات. دوای زنجیرە و زنجیرەی پازدەمین بە هەمان شێوە زنجیرەیەکی فارسیە، بەڵام ئەمەیان باس لە ناوچە کوردەکان ناکات و زنجیرەیەکی تا ئاستێک کۆنیشە، ئەویش بریتە لە زنجیرەی دوای باران. ڕووداوی ئەم زنجیرەیە باس لە سەردەمی شا دەکات لە ئێران، کاتێک لە گوندێک ئاغایەک بە زۆر کچێک دەخوازێت، هەر بۆیش ئەو کچە تووشی نەهامەتی زۆر دەبێتەوە کە تا نەوەکانی ئەو کچەش ئەو نەهامەتیانە بەردەوام دەبن. ڕووداوەکانی ئەم زنجیرەیە زۆر کاریگەرن، زۆر خەمبارکەرن، لە هەمان کاتدا زۆر پڕمانان و پێم وایە بۆ ئەوانەی کە پێشتر زنجیرەکەیان بینیوە بیرەوەری زۆر خۆشیان پێدەدات، لەبەر ئەوەی پێشتر دەتوانم بڵێن 20 ساڵێک بەر لە ئێستا ئەو زنجیرەیە لە کوردستان پەخش دەکرا. بەگشتی ئەمانە 15 زنجیرە بوون کە پێشنیار دەکەم لە مانگی ڕەمەزان سەیری بکەن، لەبەرەوەی هەم زنجیرەی چێژ بەخشن، هەم زنجیرەی سوود بەخشن و هەمیش هیچ دیمەنێکی نەشیاویان تێدا نیە، دەتوانن لەگەڵ خانەوادەکانتان سەیری بکەن. هەرچەندە هەندێک زنجیرەی وەک ئەتاک ئۆن تایتن و شێرلۆک یاخود ماندلۆریان و چەند زنجیرەیەکی ئاوا لەوانەیە هەندێک حاڵەتی کەمی تونند و تیژیان تێدا بێت کە بۆ منداڵان نەگونجێن، بەڵام بەگشتی ئەم زنجیرانە زنجیرەی خانەوادەیین و چێژی لێ دەبینن. من وسام ئەحمەدم، سوپاس.